Anas nagol izle görüşürüz. تابڵی یاریەکی بۆ ئێمە زۆر گرنگ بوو مستحقی برنەوە بووین یعنی بە باشی خۆمان حازر کرد لە ئەو یاریە یعنی هەوڵی ئەوەندەدا سێ خاڵی هەرچۆنێک بە سێ خاڵ یاریەکە بەنەست بێنین سەرەتایەکی زۆر باشمان دەست پێ کرد ئەگە بینەر یاریەکە بن و بزانام سار پێن فرسە حەقیقی لە ناو گۆڵ موفق نەبوون گۆچیەکان زۆر بە باشی دەرکەوت لە هەڵەیەکی یعنی با بڵین لە یەک هەجمەی ئەوان توانیان گۆڵێک تۆمار بکەن بۆ ئەوەی شپرزەی و یاریزانانی ئێمە کە نەتوانین گۆڵی بەرامبەر و سەرکەوتن تۆمار بکەن تا دوا خولەکەکان یعنی کۆنتترۆل یاریەکەمان کرد و بەڵام موفق نەبووین لە دوا خولەکەکان توانیمان سوپاس بۆخوای گەورە گۆڵی بەرامبەر تۆمار بکەن یعنی با بڵین یاریەکی زۆر باش و ئەدایەکی زۆر باشمان پێشکەش کرد